ئەگەر ببیتەوە چین پێشکەشەکەی؟ دەستخۆشی. هەر دەستخۆشم پێشکەشەکەی؟ سپاسیش. سپاسێکیش؟ چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێن دەکەن. چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەقی تێکەڵان. ئەو سەری لە جامەکەی هێنا ژۆری وتی کاکە تو چیەوە دەچی؟ ئەی نەموو دەرچی و وەکو خۆی بێڵێرەوە. ئاشی سووسێ سوتا بەسەوی سێشە. ئاشی سووسێ سوتا بەسەوی بەشەی سێشە. شۆ بۆ لای شۆ بەمەسەوە. سێشەوە هەموو سەی تیاروا دەبێت. ئازیزانی من سڵاوتان لەبێ لە هەر کوێیەکان هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم دڵخۆشم لە پرۆگرامێکی نوێی فانۆس دەبمەوە میوانی ماڵەکانتان تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بن بزانین کێنەوانی ئەم جارە شەمنا میوانی بەرنامەکەمان و ئەبنە خاوەنی خەڵاتەکانمان. سڵاو دەبێ کاکە. سەلامەت بی دادەتان. سەلامەت بی چاوەکەم باشن. باش بی. ڕۆژانە بەچێ سەرقان؟ وەڵا هەر لەگەر بام دەسمە ئێشە و پیاسەی دەکەم و ئەی ئەخوا لە مۆبایل چاوەکەم. پرسیارە وەڵامانەیە باشە؟ یەک خولەک پرسیارە لە یەکەم. یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە؟ یەک خولێکی ڕێک وەڵام من بەرەوە بەڵام وەڵامەکانت بەڵێ نەخێر نا میتیانە بێ باشە؟ ناوی بەڕێستان؟ نام تەمەنە. کاک تەمەن چەند ساڵی؟ 17 ساڵ. ئەی ئەخوا تەمەن درێژ بی. ئەخوێنیت؟ ئەخوێنم. لە کۆلی چەنی؟ لەم حەدم. لە ماحەدی؟ لەم حەدم. چ ماحەدێ؟ چاکنەی کۆمپیوتەر. لە زیرێکی لە کۆمپیوتەر وشتی وایە؟ باشم. باشیە باش نیت. دەخوێنم. دەخوێنی. خەڵکی کۆی؟ خەڵکی کۆیم. ئەی بیتەوە؟ لەوانەیە. دڵنیانی لە خۆ دەبێتەوە یاننا؟ دڵنیام. دڵنیای؟ باشە. ئەگەر ببیتەوە چین پێشکەشەکەی؟ دەستخۆشی. هەر دەستخۆشم پێشکەشەکەی؟ سپاسیش. سپاسێکیش؟ گۆرانیە شعرێک نوکتەیە بەسەرهاتێک؟ ناوەڵا ئەوشتانە نا. ناوەڵا. خەینە ناوەڵاگە بۆ حساب ناکەم بۆ شتێکم بە شەشکە مش خەڵاتەکەی خۆمێن بکەم. والله هیچت پێشکەش ناکەم ببوورە لە بە ئەوشتانە شەرمێ دەکەم بەخوا. باشێکە. خەڵاتێکم بەنە؟ ئەی دەستەکانت خۆش بدادن. سەلامەت بی چاوە. سڵاوت لەبێ؟ مەمنون چاوەکەمان چی؟ چۆنی؟ وەڵا الحەمدلله. ئەخوا باش بی. ناوی بەڕێستان؟ میران. میلاد؟ میران. میران. کاک میران ڕۆژانە بەچی سەرقاڵی؟ وەڵی دێمە بازارە و ئیش مۆبایل دەکەین. ئەی ئەخوا لەشە ساق. زیرێکی لە مۆبایل وشتیوە؟ ئارێ وەڵا. مۆبایلەکەم کێشەیەکی تیا دوای بۆم هەڵکە. ئینشاءڵڵا لە خزمەت داین. یەک خولەک. من هەرچی مۆت ڕێک وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە. بەسەر چاو. باشە؟ ناوت میرانە؟ بەڵێ. هەرچی مود وەکو خۆی بێڵێرەوە باشە؟ میرانی؟ وتم هەرچی مود وەکو خۆی بێڵێرەوە یەک خولەک هەرچی مود وەکو خۆی بێڵێرەوە باشە؟ میرانی؟ میرانی؟ خەڵکی ئەولێری؟ خەڵکی ئەولێری؟ ئەولێر دانیشی؟ ئەولێر دادەنیشی؟ قوتابیت؟ قوتابیت؟ تا چەند خوێندووە؟ تا چەند خوێندووە؟ کاک میران دووەم پرسیار کە لێم کردی چی بوو؟ کاک میران دووەم پرسیار کە لێم کردی چی بوو؟ ئەتوانی بیبیتەوە؟ ئەتوانی بیبیتەوە؟ چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێن دەکەن. چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەقی تێکەڵان. چەقەڵ چەڵتوکێن دەکەن کاکە. چەقەڵ چەڵتوقی وڵی نازانم وەکووە. نازانی؟ باشە سێ جار لەسەر یەک پێم بڵێ ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشەم. بەخوای ئەوەی نازانم. لە چێ زار؟ وڵی نازانم. باشە تو شتێکم پێشکەشکە. وڵی پێشکەشم بە قورئان نازانم. لەگەڵ سۆشیال میدیا بینت چۆنە چی زۆر بەکارهێنی؟ وڵی سناپچات و تیکتۆک ئەو دوێ زۆر بەکاردێن. ئینستاگرام. 964 فۆڵۆ کردووە لایکی کردووە؟ وڵا لایکمان کردیە بەس فۆڵۆم نەکردیە. بەس لایکم کردیە بەرنامەش پۆدکاستشتان هەیە دەمەشای دەکەم. کامیان؟ یەکەکە بوو لەگە فەرات پیرواڵی ئەوم بینی. بەڵێ دەمەشام کرد. لەبەر 964ەکە خەڵاتێکی ئێمە. دەستەکانە خۆش سوپاس وەرجاری. دەستان خۆش زۆر سوپاس. سڵاوت لەبێ. سڵاو لە جەناب. باشی کاکە؟ زۆر سپاس دەکەم عەزیز. وا باش بی. سپاس. ڕۆژانە بچیەوە سەرقاڵی؟ وەڵاهی ڕۆژانە بە کاری تەکسیەوە سەرقاڵم و مۆزەفیشم لە شەریکەی کارەبای ئەحمەد ئیسماعیلی. ئەی ئەخوا لەشە ساق. زۆر سپاس دەکەم مەمنون. باش دەستکەم بە پرسیارەکانم. یەک خولەک پرسیارە لە یەکەم. فەرموو. لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە. زۆر باشە. باشە؟ ناوی بەڕێستان؟ کاوە ئەحمەد قادر. ناوی سیانیشم پێڵێ. تەمەن درێژ بی ئینشەڵڵا. سپاس. وتت ڕۆژانە دوو کارەکەی وایە؟ دوو کارەکە یان نایکەی؟ بەڵێ دەیکەم. بەڵێ دەیکەم. ئەی نەوت بەڵێ بەکارمێنە؟ وەڵاهی تێکەتم. یەکەمەوە. باشە باشە. ناوی بەڕێستان؟ کاوە ئەحمەد قادر. کاکاوە قڕز نییە بەم گەرمایە بیتە دەرەوە لەسەر جادە بۆستی تۆ
قرصة يا خرزنية يا قرصة يا خرزني وانيا جاب مرو كاكا ودلم تقي طبعا قرصة. طبعا قرصة وانيا بلى. بلى اي بلى سبعة كمو باشا ناوت كاويا بلى نام كاوية. اي بو علي بلى نام كاويا بلى نام كاويا بلى كم بلى شعر بارية كمو سؤال باريكو. ناي برستان كاو أحمد. كاكاو خلقي وليري بلى أو زارد باريكو وناري. كاكاو كنت بارية كمو ناي برستان كاوة. وانت داري كهربائي داري كهربائي ولا داري كهرباء خد بيش طلعمونا يلا يتوب ولا داري كهرباء داري كهرباء نيت لدايري كالاباما. ايه عاوز جيس كدوان كردوما. باش روجانا چەند کاتژمێر کاری شۆفێری تەکسیەکەی ڕۆژانە تقریبا 8 کاتژمێر کار دەکەم. ئەیخوا لە شستاق زۆر سپاس. قرس نییە دووکارکەی لێ کاتە قورسە. یخوا خۆت زۆر سپاس دەکەم. چەند ناوەتە 4 مناڵ. ئەیخوا لێت لەسەرە چەند کچ و چەند کوڕ دوو کچ و دوو کوڕ. ئەیدا بەش بوون ها بڵێ سەرمە لە قێنە ئەو بۆ حسابکەم یا حسابی نەکەم ئەو حساب مەکەن. نایکەم باشە باشە باش تۆ بەسەر هاتێک شتێکی خۆشم بۆ بگێڕەرەوە ئەگەر لە ناو تەکسیەکەتان لە کاتی ئیشکردنا بەسەرت هاتە بە شتێک لە کاتی ئیشکردن وڵی لەو کاتێەوە چم لەبیر نییە. من چەند باشم پێنج جارم بۆ حساب نەکردی ئێسش ئەمە بەکارێنە حساب نەکرد لەبەرەوە بێت تۆ شتێکم پێشکەشکەی وڵی حەق خۆتە. ئێوانە ئەرە لە شتێکم نوکتەیەک قسەیەکی خۆش بەسەر هاتێک شتێکم پێشکەشکە بۆی منیش خەڵاتەکەت بەمێ ئەوە ڕۆژەکیان پیاوەکی بەتەمەن لەگەڵم سەرکەوت خۆی دەبایە ئەو بڵێ کاکە بۆ شوێنم ببە ئەو سەری لە جامەکەی هێنا ژۆری وتی کاکە تو چیەوە دەچی گوتمە تو چیەوە دەچی وتی وڵی ئەم دەچمە سێتاخان گوتم ئەو هاوری برێ سێتاخان کاکە دەستەکان خۆش سپاس بە بەشداریکردن عزیزی زۆر سپاس دەکەم منیش خەڵاتی خۆمتە زۆر سپاسان دەکەم زۆر بەڕێزن یا خۆ بەخێر بێن. سڵاوت لە بە سڵاو لە تو سەلامەتی سوپاس بۆ من ئەحواڵە سەلامەت بی یاخوا باش بی سەلامەت. ڕۆژانە خەریکی چیت کاسبم وڵا دوکانم هەیە ئەیەخوا لە شەست ساعت سەلامەت بی. خەڵکی و لێری خەڵکی و لێر نیم ناوەڵا بەسەردانی بەسەردا ناتووی بە تاکید جەوی بەڵێ. هەولێرە پێ چۆنە وەڵا خۆشە هەر کاڵان هەولێر هەمووی خەمی گەرماکەیەتی ئەو گەرمایە تۆزێ مشکیلەیە بەس خەریکە جەوە گۆڕێ باشە ئارەوەڵا ئارەوەڵا باکسەر دەست پێ بکەم ئێفەرم یەک خولەک پرسیارە لێکم فەرموو. لەوێک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمەێنە تەمام باشە تەمام ناوی بەڕستان هەڤاڵ کاکە باڵ خەڵکی و لێری خەڵکی هەولێر نیم باش بەسەردا ناچی بۆ ئێرەوانە بە تاکید جەوی ئێرت پێ چۆنە زۆر خۆشە گەرماکەی وەسەتە 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 باشە هاوسەرگیریت کردووە هێشتا نەم کردووە نەتکردووە ئینشەڵڵا خوا بکا بە قیسمەت ئینشاڵ خوێندنت تەواو کردووە خوێندن تقریبان 3 ساڵ دەبێت تەواوم کردووە چ بەشێکە تەواو کردووە شیکاری نەخۆشیەکە یعنی شتێک لە توبشتی وازانی ها خراپ نیم خراپ نیت بە تاکید خراپ نیم باش ئەتوانم بیبێتەوە لە من تاقی دەکەینەوە تاقیەکەیتەوە بەڵێ ێ بە ئەینێکی تێداوێ ینی یەڵا شتێکی تر تاقیەکەینەوە تەمام. یەک خولەک هەرچی مود وەکو خۆی لە دوای من بڵێرەوە ئێخۆی ناوت هەڤاڵە وە خۆت بگڵێمەوە بەڵێ ناوت هەڤاڵە خەڵکی و لێری خەڵکی ئەو لێری دوکانت هەیە دوکانت هەیە دکتۆری دکتۆری هاوسەرگیریت کردووە هاوسەرگیریت کردووە من لە تۆ پرسم هاوسەرگیریت کردووە ئەی نەموو دەرچی مود وەکو خۆی بڵێرەوە من لە باش سێ جار لەسەرێک بڵێ ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشەم ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشەم سێ جار لەسەرێک بە خێرایی بە خاوی وەری ناگرم ئاشی سووسێ 3000 سوتا نازانم باشە کاکە بەڵ تۆ شێک پێشکەشی من کە کتاب پێشکەشم باشە گیان دەستەکانە خۆش سەرکەوتو بنێوە باشی کاکە سپاس بە من باشە سەلامەتی سپاس یاخوا باش بی سەلامەتی شەرمەکەی نەوەڵڵا دەباش یەکسەر دەست پێکەم یەک خولەک بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە لەگەڵ منە باشە ناوی بەڕستان ئەحمەد کاکە ئەحمەد خەڵکی و لێری خەڵکی هەولێر نیم نەخێر بەسەردا ناچی بۆ ئێرە بەسەردان هاتوو باشە ڕۆژانە خەریکی چیت وەڵاهی مۆزەف و ئەی لە شستاق بە یاخوا زۆر داوامەکە نەسایوەش کورتانە بەتەناو بەخوای باشە بەپێی ینی ڕاتم شتەکەیە ئافرێت چەند ڕۆژ داوامەکەی
لە هەفتەیەکە ینی لە چوار ڕۆژان ڕۆژێک داوام خوانەی ینی بەنزکەی هەفتەی دوو ڕۆژ خراپێکیە ئای بینیە باشە هەروادە باشەوانە باشە ینی ئای بینیە باش ئەتوانی ببیتەوە لە من هەوڵەدەم هەوڵەیە هەوڵەدەم خەری وڵی بڵێ هەوڵەدەم باش من پێم وتی چی بەکارمێنە هەندێک وشە دوو تۆ بەکاری نایە بەکاری نانی بەڵێ بەڵێ باش سێ جار لەسەر یەک بڵێ ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشەم دوواری کەرەوە ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشەم ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشەم یەکزار دێڵێ مەگە ڕاز و جاوزانتە ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشەم سێجە ئاشی سووسێ سوتا بە ژەمی سێشە بەژەم بە شەو ئەمزایداری بەژە بە شەو ئاشی سووسێ ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشەم ئاشی سووسێ سوتا بە سەوی سێشەم ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشە شو بۆ لای تۆ بەمەسەوە سێشەوە هەموو سەی تیاروا دەبێت باشە شتێکم پێشکەشکە وای چیان پێیان شێشکە ئەو برادەرەکە دەڵە گۆرایان بەخوای ناتوانم وڵی دەگوەر زۆ سەڵ دەوەندە سەرجی چ خۆشمانیە ئێوە داگۆرای نێت لە گۆرایان خۆش بزانن وڵی سەڵمانی نییە نەوەخوا داوای لێبر نەکەم بۆ گۆرانی شت دەست خۆش کاکە زۆر دەست باش دەسەکانتان خۆش بێت سڵاوتان لەبێت چۆنە سڵاو لێوە بەڕێزی باش بن نای بەڕێستان سەرباس جەنابتان یاخواتە من درێژ بن سوپاس یەکسەر دەست پێ یەکەم بەڵێ یەک خولەک پرسیارەکەم لە کامتان دەست پێ بکەم دەمن تۆ باش یەک خولەک پرسیارەکەم بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە باش نای بەڕێستان سەرباس کاک سەرباز خەڵکی و لێری خەڵکی ئەو لێرم ڕۆژانە بەچی و سەرخاڵی وەڵام مامۆستامە مامۆستا لە چ خۆناخێک بنەڕەتی قرس نییە ئەو هەموو مناڵە قرس نییە قرس نییە قرس نییە نا ئەی نەمود مەڵێ نا قرس مامۆستا لە بڵێ قورسە با لەگەڵ خۆی تاقیکەم بزانم مۆزعی چۆنە باشی مامۆستا سوپاس هەرمێنی یەک خولەک بەڵێ نەخێر ئانا بەکارمێنە باشە نای بەڕێستان سۆرە کاک سۆران وتت مامۆستان وانە مامۆستا لە مامۆستای چوانەیەکن کۆمەڵایەتی ئەی مامۆستا ئەیش ئەیش کۆمەڵایەتی وانەکانیشتان وەکو یەکوایە کۆمەڵایەتیە برای یەکن هاوڕێ بەس هاوڕێن چەند ساڵە هاوڕێن 15 ساڵ ئەی ماشەڵڵا 15 ساڵ ماشەڵە بێ لە جامیعەوە بە هاوڕێ بن ئێوە ها لە قوتابخانە لە قوتابخانەوە هاوسەرگیریت کردووە هاوسەرگیرم کردوێ چەند مناڵت هەیە دوو خوالت نەسەنە ئینشەڵڵا چەند کچ و چەند خۆش دوو کچ بە خۆتەوەی بۆ دەرنایانی حەقە چیە ها ئاساییە باش پێت وایە بتوانێت بیبیتەوە ئیشاڵە ئینشاءڵڵا ئەزانم ئەیبیتەوە لەبەری زۆر باش خۆت گرتووە و مامۆستا زوو دەستلیم بوو ڕاهێنانەوان کردێ ڕایاناتان کردەوە مامۆستای منە ئەی هەر بمێنن بۆ یەک ئینشاءڵڵا سوپاس. لەگەڵ سۆشیال میدیا بەیتان چۆنە زۆر باش زۆر باشن چی زۆر بەکارهێنن فەیسبوک فەیسبوک ئەو دووە 1964تان لای کردو فۆڵۆتان کردووە بەڵێ تا میش خەڵاتی خۆمتانەیە دەستان خۆش بێ زۆر سپاس بە بەشداریکردنتان دەست خۆش زۆر سپاس ئازیزانم پرۆگرامی ئەم جارەی فانۆسیش لە شارە جوانەکەی هەولێر کۆتایی پێات تا پرۆگرامێکی تر دەمۆمیوانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵەوە